بەلای کەمەوە داهاتی ناوخۆ بە گومرگەوە بە هەموو سەرچاوەکانەوە 500 بۆ 600 میلیارد دینار. ئەوەش حساب کردەوەی کە بە گەندەڵی دەڕوا ئەوەش لەگەڵ هەژمار کردویانەوەی کە تەنها لە خاڵە گومرگەکانە 100 میلیارد دینار بە گەندەڵی ڕوە. داهاتی سێ مانگی ڕابردووی ناوخۆی هەرێمی کوردستان 1 تریلیۆن و 500 میلیارد دینارە. باشە ئەگەر بە 500 میلیاریش بڵێن ئیکتیفا بکەین کە 500 میلیارە مانگانە. 1 تریلیۆن و 500 میلیارد دینار داهاتی ناوخۆیە. بێ زەحمەت بۆچی دەست ناکەن بە دابەشکردنی موچە؟ هەموو مانگێک 500 میلیارد دینار داهاتی ناوخۆ، سێ مانگ سێ 500 میلیاری 1 تریلیۆن و 500 میلیارد دینار. لەگەڵ بە پارەکەی بەغدا کە 600 میلیارە بە قەرز بێتە هەرێمی کوردستانەوە، ئەوە 2 تریلیۆن و 200 میلیارد دینار. مەفروض وابوو موچەی مانگی حوت وەشت بەیەکەوە ئیعلانکەن، بەیەکەوە دابەشکەن. ئێستا موچە پێویستی بە 940 میلیارە. باشە ئەوە بڕێک موچەی 2 مانگ زیاترە. داهاتی ناوخۆ لەگەڵ 600 میلیاری یەکەم موچەی 2 مانگە. یعنی پێیان کوفرە ئەوان یعنی موظف فەرمانبەر 320 میلیارد 300 میلیارد حساب دەکەن لە داهاتی ناوخۆ. ڕاست نییە. دەڵێن خەرجیشمان خەرجی دام و دەستگاکانی حکومەت 100 میلیارە. نزیکەی 100 میلیارە وا دەڵێن. طبعا ڕاست نییە ئەڵێن 320 میلیارد. ئەکرێ بەغدای پێ ڕازی بکەن بەس خەڵکی کوردستان ئەزانێ ئەو قسەی ڕاست نییە.